لحديثك صحيح مسلم ده هاتوا خوشويستي خوا صلى الله عليه وسلم ده فرمي لبيش ايوه پیاوێک بە ڕێگایەکدا دەڕۆشت دارێک هەبوو ئەم دارە ئازاری خەڵکی دەدا بزان لە ڕێگای خەڵکییا بووە بزانە دڕکی هەبووە بزانە چی بووە گرنگ ئەوەیە شتێکی لەسەر ڕێگایەک لا برد کە ئازاری خەڵکی ئەدا ناڕەحەتی بۆ خەڵک دروستە کرد دەفەرمێ دارەکەی بڕی فدخل الجنة خوای گەورە خستێ بەهەشتەوە مادەم تۆ ناڕەحەتیەکە لەسەر خەڵکی لا برد خوای گەورە دەتخاتە بەهەشتەوە ئەگەر تۆ لە ڕێگاوبانێکە ناڕەحەتێک لەسەر کەسێک لابەری خوا بتخاتە بەهەشتەوە ئەی ئەگەر کەسێک احتیاج و داما و فەقیر و هەژار بێت تۆ یارمەتی بدەیت ناڕەحەتی لەسەر لابەری بێگومان پاداشتەکە زۆر زۆرەوە گەورەترە لە ڕێگای خەڵکیە شتێک لابەری کابرایەک دوو لە ڕێبەڕێسان سەگێکی تێر ئاو کرد خوا لێی خۆش بوو خستێ بەهەشتەوە ئەگەر کەسێک مرۆڤ تێرکە مرۆڤی هەژار و فەقیر پاداشتەکەی زۆر گەورەتر بۆیە ئەگەر لە ڕێگاوبانێکە شتێکت بینی عەزێتی خەڵکی ئەدا بۆ سیارە خراپ و بەردێک و شتێک و ئەگەر لات برد ئینشەڵا بە کەمی مەزانە چونکە چەندەها کەس بەهۆی ئەو کردەوانەوە کە ئێمە بە کەمی دەزانین خوا لێی خۆش بۆ خستێتە بەهەشتەوە مەڵێەوە ئیشی من نییە ئیشی شارەوانی ئیشی ئەوانەیە کە ناسن ئیشی تۆشە شتێک دەتوانی لایبەری لای بەرە سیارەکەت بۆ وەسێنە لای بەرە بۆی عەزێتی خەڵکی نەدا بە ئیزنی خوای گەورە